نصف فرمي وأن يحب المرء لا يحبه إلا لله. یەکێک لە هۆکارانی کەوا کە ئینسان تامشی دینی ئیمان بچەژێت چییە؟ ئەگەر کەسێک کە خۆشویست لەبەر خوا خۆشی بێ، ئەگەر ڕقی شەلێ بوو لەبەر خوا ڕقی بێ. یعنی پەیوەستە دنیایەکان کار لە ئیمانمان نەکا. لەبەر خاتی مەسڵاتێک کات فڵانێ خۆشویستە دینی هەبێ نەیبێ خوا بناسێ خوا نەناسێ لە بۆی لە حیزبەکەی خۆتە لە جەماعەتەکەی خۆتە لە پێڕەکەی خۆتە مەسڵحەتێکی دنیایی و هەیە لە عاشەتەکەی خۆتە خزمەت چیتر تۆ خۆش بێ نە. ئەگەر وا بوو تو پیاوی دنیای پیاوی خوا نیت. کاتێک تۆ کەسێکی خۆشوێ لەبەر خوا وەڕقیش لە کەسێکە بێتەوە لەبەر خوا بەڵگەی ئەوەی کە خۆت بۆ خوایەک لاکردوتەوە. یعنی من ئەولایەکمە زۆرم خۆشە کەس لە ئەولا شیرینتر نییە بڵێن لە دنیا لامان باش یەکێ بزانم ئەوێ زەڕبێ لەم ئەولای من با لەم کوڕی من با لەم کچەی من باوێ بیکوژێ لە نایبەرێ معقولە من خۆشم بێ؟ ناچی دۆسایەتی کەسێ بکەی دوژمنی باوکە بێت هی برات بێ هی ئەولاد بێ هی خێزانە بێت. ئەی بۆ دۆسایەتی یەکێکی کە دوژمنی خوا بێت سەر بە فەرزی خوایە ناکە، خوا ناناسێت، دوژمنی دینە، پابەندێ بە هیچ بنەمایەکی ئیسلامەتی. تۆ چی دۆسایەتی ئەماگەی تۆ ئەژڵەی دۆستی خوام یەخدە نابێت بێ بیسەلمێنی کەوانی. کاتێک کە تۆ خەڵکی خۆشویست لەبەر خوا خۆشویست ڕقیش لە یەکێ بوو لەبەر خوا نەک لەبەر دنیا، ئەوە ئیسەلمێنی کە تۆ بەڕاستی خۆتی بۆ خوایەک لاکردوتەوە. ئەو کاتە تۆ تامی ئیمانەکەت لە دڵتا هەستی پێکەی، شیرینی ئیمانەکەت لە دڵتا هەست پێکەی. ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێمان دەڵێ تاقیکەرە بزان وایان نا.